ژنان و کچانی بەشمێنەتی کوردستان، ئازادی و ئامانجەکانی ئێوە بە پەیڕەوکردن لە سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە دەستەبەر دەکرێت. بۆ گەیشتن بە ئاوات و ئامانجە خنکاوەکانتان ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەهێزتر بکەن. پەیامی ڕێکخراوەکانی ژنان، لاوان و خوێندکاران لەلایەن هاوڕێشەیدا مستەفا پێشکەشتان دەکرێت. هاوڕێشەیدا تکایە. پەیامی هاوبەشی ڕێکخراوەکانی کۆمەڵەی ژنان، لاوان و خوێندکارانی ڕۆژهەڵات بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. پەیامی هاوبەشی ڕێکخراوەکانی کۆمەڵە، ژنان، لاوان و خوێندکارانی کۆمەڵە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی گیانبەختکردنی هاوڕێ هەماحوسێن کەریمی و ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە. ساڵی 1348 هەتاوی لە هەلومەرجێکی نالەباری ئەمنیەتی و سیاسی لە ئێران و بەتایبەتی کوردستان لە نێوان لاوانی کورد، کچان و کوڕانی خوێندکاری ڕۆشنبیر و پێشکەوتوخواست، کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی سیاسی چەپ و مۆدێرن سەری هەڵدا بە لە بەرچاوگرتنی دەست بەسەرکردنەکان، تێرۆر و ئازار و ئەزیەتەکان لە سەردەمی ڕژیمی پاشایەتی. کادرەکانی کۆمەڵە هێزی ڕێخەر و ڕێبەری سەرەکی خۆپیشاندان و هەوڵات جەماوەری و مەدەنیەکان لە کوردستان تەنانەت لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێراندا بوون. بەدوای شۆڕشی 1357 هەتاویش بەداهێنەری کۆمەڵە بۆ یەکەمین جار یەکێتی جوتیاران، یەکێتی کرێکاران، ڕێکخراوی ژنان، مامۆستایان و قوتابیان و هەروەها ئەنجومەنی کولتوری و ئەدەبیەکان لە شار و ئاوایەکانی کوردستان بەرپاکرا. پێشەنگایەتی لە پێکێنانی ڕێکخراوە دیموکراتیکەکان ناسراو بە جەمیەتەکان لە شارەکانی کوردستان و بەرگری دلێرانە بەجیایی دین و دەوڵات و بەرگری لە مافی نەتەوەی گەلی شەوساوەی کورد و هەتت وان کردکە کۆمەڵە بە خێرایی وەکو حیزبێکی پێشکەوتوخواز لە کوردستان پێناسە بکرێت. لە هەلومەرجی ئێستاش کە کۆماری ئیسلامی هەر ڕۆژە و گەندەڵەیەکی کەلانی ئابووری لێ دەردەکەوێت، شەپۆلی گەمارۆکان دەستی پێکردوتەوە و خەڵکی ناڕازی ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەیان زۆرتر دەبێت. پێویستە ژنان وا بەعام لاوانی کورد لە هەر کاتێک خۆیان تەیار بکەن بۆ پێشەنگایەتی خەبات دژی کردەوە دیکتاتۆرەکانی کۆماری ئیسلامی و بە تەواو هێز و توانایانەوە تێبکۆشن بۆ ئاگادارکردنەوەی خەڵک. مێژووی چەندەیەی خەباتی بێوچانی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستانی ڕۆژهەڵات بە خوێنی سەدان و هەزاران لاوی خوێنگەرم و ژنانی ئازادی خواز نەخشێنراوە. بێگومان لەم هەلومەرجێ ئێستاشدا ژنان و لاوان دەبێ وەک هەمیشە دەور و ڕۆڵی مێژووی خۆیان لەم بزوتنەوەیەدا تۆمار بکەن. لە کۆتاییدا بنوێنەری لە سێ ڕێکخراوەی کۆمەڵەی ژنان، خوێندکاران و لاوانی ڕۆژهەڵات جارێکی دیکە پڕبەدڵ پیرۆزبایی خۆمان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە ئاراستەی سەرجەم خەڵک لە کوردستانی ڕۆژهەڵات دەکەین. بەڕێزان، کۆری سرودی بانگەوازی کۆمەڵە بە سەرپەرشتی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات سرودێکمان پێشکەش دەکەن. هاوڕێیان تکایە.
لاريا تكي أزبيري مشكم مجدي روجي بيا كشمرقي وشيارم رقي صدم لاريا تكي أزبيري مشكم مجدي روجي بيا منهم الله زوري شورشي بيدا شاكني من ما تكيم لجير على سرورم سروني أجنبون وامرو بعدش من دخويني لخبعد وضنا هنم تنابينم سرباستن برزلوت كيامان زيخم وبيرو مباستن لخبعد وضنا هنم تنابينم سرباستن منم الله زوري شورشي نويدا شاكني من ما تكيم نجير وعلى سرورم سروني أجنبون وامرو بعدش من دخويني لاشميقا شنين واجيا قايبين روجيراج نصاوتي نكاونا مورن ببين بياك لاشميقا شنين واجيا قايبين روجيراج منهم الله زوري شورشي بيدا شاكني من ما تكيم